ئەم هەینیە ئەگەر لە ناو سلێمانیە مایتەوە نەچووی بۆ گەشت و سەیران لە هەواری شار لە شانۆی ڕۆمانی هەیە سەردانێکی بکە لەوێ چالاکیەکی وەرزشی سەرنجڕاکێش هەیە کە ئەویش بۆ هونەری جەنگی تێکەڵاو یاخود MMA یاریزانە کوردەکان لەگەڵ یاریزانانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی یەکە بنەوە. شانۆی ڕۆمانی لە سلێمانی دەبێتە مەیدانی شەڕکڕانی قەفەز. لە سلێمانی ڕۆژ و شەوی شەڕکڕانی قەفەز بەڕێوە دەچێت ئەم هەینیە کە دەکاتە دەی پێنج لە شانۆی ڕۆمانی لە پارکی هەواری شار یەکێتی MMA سلێمانی و ڕێکخراوی ئۆفن بە هاوکاری بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر ئیڤنتێکی MMA بەڕێوە دەبن. لە ئیڤنتەکەدا یاریزانانی کوردستان و عێراق و ئێران ڕوبەڕووی یەکتی دەبنەوە کە لەسەر ئاستی ئەمەیچەر و سیمی پرۆفشناڵ و پرۆفشناڵ کێبڕکێکان بەڕێوە دەچێت. ڕوبەڕووبوونەوەکان لە سەعات 9 بەیانیەوە دەست پێ دەکات و لە شەویشدا دەگاتە شەڕە بەهێزەکان و یاریزانە ناودارەکان ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. کاتژمێر 3 پاشنیوەڕۆ پاڵەتی MMA لە شاری سلێمانی لە هەواری شار لە شانۆی ڕۆمانی ڕوو دەدات لەم شوێنە. پاڵەوانی وڵاتی ئێران، وڵاتی عێراق، وڵاتی فینلەندا و پاڵەوانە بەهێزەکانی کوردستان لەم شانۆیە لەم مەسرحەیە ئەجەنگن. تەماشا خۆشەویستەکان وەرن بۆ سەیرکردنی ئەم پاڵەوانەتێ بەهێزە هاتن بۆ هەمووانە تکت دابین نەکراوە لەبەر ئەوەی یاریەکە بە خۆڕاییە.